گوێگرانی خۆشەویست سڵامتان لێبێ هیوادارم کە خاص بن و ڕۆژ و ڕۆژگارتان بە خۆشی تێپەڕکان ئەمڕۆ هاتکینە سەخەمەتتان سەبارەت بە خەیریە و کاری خێر قسە بکەین هەروواکە ئەزانن لەم ڕۆژگارە سریک لە بنەماڵەکانمان سریک لە خاتوونەکانمان تووشی گیر و گرفتی ئابوورین خاتوونێکمان هەست لە ناو شاری خۆمانە کە خۆی سەرپەرستی بنەماڵەکە یا خاتوونێکمانەست کە تووشی مادە سرکەرەکان بووگە خاتوونانێکمانەست کە مناڵی کەمتەوان و کەمەندامیان هەست وە کار و پێشێک خاصیان نییە کە ژیانیان تێپەڕکەن هەروواکە ئەزانن لە پارێزگای کوردەواریە خەڵکی کوردەواری فرە دڵڕەحمن و لە جێگەی کە ئەوێنن کە هاوشاریەکان تووشی گیر و گرفت بووگە بە یەکە و دەسانە دەست یەک و کۆمەکیەکەن کە ئەو گیر و گرفتە حەل بێت بەم بۆنە ئێمە ئیمڕۆ ئەچین بۆ لای سێ خاتوونی خۆشەویست کە کاری خەیرەکەن کە خەیریەیان هەست بە یەکە و دەستیانداگە دەست یەک کاری خەیر ئەکەن لە ناو هەفتە چێشت دروستەکەن ئێوەن بۆ کەسانێک کە تووشی ماردە سرکەرەکان بووگەن وەسیلە جەمەکەنەوە بۆ خاتوونێکە مناڵێکە مندامی هەست یا پوڵ جەمەکەنەوە بە یەکە و کارگەلێکە لازمە بۆ سریک لە بنەماڵەکانمان کە گرفتاری باسی ئابوورین گرفتاری نەخۆشینن کارگەلێک ئەکەن کاوێتە باعیسەوە ئەمان کەمێک زندگی ڕاحەتتریان بێت باڕین بڵای میمانەکانمان بڕین بزانین قسەی ئەوان چەس بیر و باوەڕی ئەوان چەس سەبارەت بە ژیانی ئابووری ئیمڕۆی بنەماڵەکان و کارە خەیرەکان وا خۆیان ئەنجامیان بڕین بڵای بەخێر بێن خاتون ممنون سلامت خۆتان بناسێنن بۆ بینەرەکانمان من پەروین محەممەدیم حدود 1 ساڵە کە لە موعسسە شڕۆ بەکارم کردگە و هەم لە خەمەتیان کارێک ئەنجامان لە وەڵا ئێمە بیشتر لە کارەکانمان غەزا کۆمەکە ئەەکەین بە یەکترین کە لە غەزا دروستکردنا هەست بعد ئەزەوە کە غەزایش دروستەکەین لە پەخشی غەزایشە شرکەتەکەین چۆن بۆ ئێرەتانە ناسی وەڵا من لێرە لە تاریخ دانەی لە هاوکارەکانمەوە هاتم بۆ ئێرە موعسسەکەم دی لەبەرە خۆم حەزم کرد کە بەعنوان خەیرێ هاتم کۆمەکەم وەختی هاتم لێرە دیم کە واقعاً مجموعەکەیان فرە عالیە فرە دڵسۆزانە خەریکن کۆمەکەکەن بەم شارە و لە پەیاکردن خانەوادەگەلێک نیازمەندە تەلاشەکەن فرە پێم خۆش بوو بەخاطر ئەوە بوو کە خۆیشم جەزبە ئەم موعسسە بووم و حەزم کرد کە خۆیشم دانێک لەوانە بم کە قەدەمی هەڵەگرم و کۆمەکەکەم ئێوە غەزا دروستەکەن زەحمەتەکەشن تە خاتوونەکان غەزا دروستەکەن دوای ئەوە بۆ پەخشەکەیشی ئەچن ئەرێ وەڵام من یەکی خۆم فرە حەزەکەم بۆ پەخش لەکوێ نەگەل پەخشیەکەنەوە منزوڕ تایبەت بە خانەوادەگەل و بنەماڵەگە لە بێسەرپەرستە یا لە حوزەکە ئێمە ئەوڵان خانەوادەکان ئەچین شناساییە نەکەین خانەوادەگەلێک کە بەد سەرپەرستن یا بێ سەرپەرستن ئەچین شناساییان نەکەین لە نزیکەوە لە ئەوەی کە جیا لە باسێ خانەوادەکە لە حوزەی کەسانێکیش کە تووشێ مادە سرکەرەکان بووگن کەسانێکە نین لە ماڵە کەسانێکە کارتۆن خەوان کارەکەن ئەرێوەڵە ئێمە کۆمەک ئەوانی ئەەکەین ئەچین ئەم غەزاگەلە کە کەس بۆ پەخشەکەیشیچین بەڵێ بۆ پەخش غەزاکان کە ئەچین و ئەوەختە ئەیوێن ئەی خۆمان بەدەست خۆمان واقعان ئەوێن ئەی نەدەسییانەوە ئێوە تایسە غەزاکانتان برگات بووگە تووشی گیرروگرفتێ بن لەلایەن ئەوانەوە ئەزیتان کە نەوەڵە جا لە چه کات و ساتێکاچن ئێوارانە ئێمە ئێوارەگەلە نەوەڵە ئێوارەگەل ئەچین ئەتان ناسن بیشتر وەختل ئەرێوەڵە چۆن بووگە ئەوان بە ئێوە پەرمیاگن ئەتمادیان پێتان کردگە تێن غەزاکانتان لێسن وەڵا ئەتمادیان پێمان کردگە چۆن واقعان ئێمەش بە دڵسۆزانە خەریکین ئەچین بەرەو تەرەف ئەوان و قبولیانمان کردگە بە ئەنوان یەکم بیمار ئەم کارتۆن خەوگەلە واقعان بیمارن چۆن ئێوە ئەم بیر و باوەڕتانەتیان دروست کردگە کە کارێکتان بەسەریانەوە نییە بەقە غەزاکەماڵەتەکتان ئێمە هەر وەک دانێ ڕەفیق هەر وەک دانێ وەک ئۆز و خانەوادەی خۆیان لە تێکیانە ڕەفتارەکەین شاید بیشتریش لە ئەوان نزیکتر لە ئەوان واقعان ئێمە دەرکیانەکەی وەختێک ئێوە غەزاکانەوەن پەخشیەکەن قەتئەن لەم بینە ژن و کەنیشگەلێکیشان کە تووشێ مادە سەرکەرەکان بووگن لە ماڵ دەرچوو کارتۆن خۆن تەکژنەکانە چۆن ئەرتباتێک وڵات تەکشتەکانی ئێمە وەختی ئەچین ئەم غەزاوین مەخصوسن لە ناو
زیارەتگاکانمانە وەک تایلە ئەچین کە ئەبینین ئەم خانمگەلە وەختی تێن بەرۆ تەرەف ئێمە لە تێک یانە ئەپرسین یان ئیژین واقعان تو گەرەکت هەست حەزەکەی تەرکی بکەیت ئێمە کە کۆمەکت بکەین ئەو وەختە دانیشن بۆمان قسە ئەکەن وەختی ئەبینن کە ئەمانە لە خانەوادەگەلێک بووبن کە باوکیان دایکیان معتاد بووگە بعد هەردیانیان کردگە دەریانیان کردگە یا وەخت بووکە کە ئەم بەسە زوانگەلیانە حتا باوکەکەی گەرەکی بووگە ئەم مناڵە بفرۆشێت بەخاتر مەواد خۆی بەخاتر احتیاج خۆی ئیتر ئەم مناڵگەلە ئەم خانمگەلە هاترم بە تەرەف ئێتیادە و خاتونێک لە ماڵە دەرچووگە بۆ ئەوەی کە باوکەکە نەیفرۆشی یا باوکەکە فرۆشی بەداخەوە سریک تووشی سریک گیر و گرفتگەل بووگە و ئیسیشە تووشێ مادە سڕکەرەکان بووگە و ها لە ناو تایلە زندگی ئەکا ئەم خاتونە بۆ ئێوە تێتەوە وەڵا فرە وەختگەل بووگە تێکیان ناقسەمان کردگە بردی گیانمانە معرفیانمان کردگە بە کەمپەکان لێنە کەمپ بانوان حتا لێنیشە ئێمە بازم چووگین دنبال کارەکانمان گرگە بزانین واقعان ئەمانە ئەتوانن مەوادە تەرکەن بە خۆڵمانیان کردگە ئەبینین بڵێ استقباڵیان کردگە ئەو خاتونەیە کە ها لە دەرەوە لە ماڵەوە ها لە ناو تایلە ها لە جێگەی کە زندگیەکە ناو خیابانە تووشی سریک گیر و گرفت ئەوێ وەک ڕفع احتیاجاتی بهداشتی خۆی ئەشێ چە بکات ئێوە چاکەن بۆیان ئێمە وڵە بازێ وەختگەل حتا لە کنار غەزای کە ئەیوەین پەخشیەکەینەوە ئەزانین کە ئەو خانمە واقعان نیازی هەست بە وەسایلی بهداشتی نیاز هەست بەڵێ تا هێمان کردگە لە کنار غەزاکانیشەوە ئەو لەوازم بهداشتی ئەگەینی نەدەستیان قاتون ئێوە هەفتەی جارێ دوو جار غەزا دروستەکەن و چێش دروستەکەن و پەخشیەکەنەوە لە بینە بنەماڵان گەلێک کە یارمەتیان لازمە لە بینێ کەسانێکە تووشێ مادە سڕکەرەکان بووگن و لە دەرەوە لە ماڵ لە ناو تایلا لە ناو قۆرستانە لە ناو خیابانەکانە ژیان خۆیان تێپەڕەکەن هەر بەم بۆنەوە چاوتانەکە پێ بە سریک لە خاتونگەلێکیش کە بەداخەوە ئەوانیش هەر لە دەرەوە لە ماڵ ناو کوچۆ خیابان لە ژیانیان تێپەڕەکەن ئایا بووگە خاتونێ بووێنن کە دووگیان بێت لە بەڵێ پێش هاتکە خۆب ئێوە خاتونێکە دووگیان بێت چۆن تێکیا کار ئەکەن چاکەن چ لە دەستان تێ بۆیان وڵای ئێمە چین لە تێکیان ناقساگەین ئەوەڵەن ئەچین ئەپرسین کە پەیایان ئەەکەین دوای ئەوە ئەچین لە تێکیان ناقساکەین و ڕازیان ئەەکەین بە زۆر ڕازی ناون حەز ناکەن ئەسان هەر بەیانی ناکەن خۆیان ئیتر ئێمە ئەچین پەیانەکەین ئەو وەختە ڕازیان نەکەین کە بچەند ئازمایش بن ئەو وەختە معرفیانەکەین بە خۆتان ئەیانوان بۆ ئازمایشکە بە زۆر ئەشێ واقعان بە زۆر ئەمانە ڕازی بکردن چۆن لە ئیجتماع دوور ئەگرن وەختەشێ مەبڕین واقعان چین لە تێکیان ناقسەکەین بە تا ڕازیانەکەین ڕازیانەکەین و ئەچین لە تەک ئازمایشگاکانە لە تەک ماماکانە قسە ئەەکەین کە ئەمانە قبولکەن کە بتوانن ئەمانیش بە وەک باقی مردم ڕاحەت کۆمەکتانەکەن ئەوانیش بە سەختی وەلێ کۆمەکەکەن بە سەختی قبولی ئەەکەن. لە کاتێکدا بێکاری و نەبوونی هەلیکار و گرانی لە ڕادەبەدەر لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان تەنگی بە خەڵەکە چنیوە، بەڵام دیسان کۆمەڵێک خاتوونی دڵسۆز دایکانە قۆڵیان هەڵماڵیوە و جگە لە هەموو ئەو ئەرکە قورسەی ژیانی خۆیان دەستیان داوەتە ئەرکێک کە شایانی ڕێز و دەستخۆشین. کۆمەڵێک خاتوونی دەزڕەنگین و دڵسۆز بە دروستکردنی خواردن و دابینکردنی کەلوپەلی پێویست بۆ هەژاران و کەم دەرامەتان وەکو مۆمێک لە شەوەزەنگی بێکاری و کەم دەرامەتی پارێزگای سنەدا دەگەشێنەوە و ئەوان هیوایەکن بۆ خەڵکی بێدەرەتان و پیر و پەکەوتە و بێسەرپەرستان و هەفتەی چەند ڕۆژێک نان و خواردن دابین دەکەن و جگەلەوە سەبەتەی خۆراک بەسەر ماڵە کەم دەرامەتەکانی شاردا دابەش دەکەن. ئەوە لە کاتێکدایە کە بێکاری لەو پارێزگایە 20% تێپەڕاندووە و بەوتەی لایەنە حکوومەکان یەکێکە لەو پارێزگایانەی کە ڕێژەی بێکاری سەرووی 20%دا. سلام خاتون خاسن خەسەیشنەوەن
تشکر. خەسەیشنەوەن من هاتمە ناو بۆی برنج حۆشەکەی گردو هاتم دیمەوە خەریک پاک لە پاکردن و لۆ تەرەف و تاقەکەی ترتان خاتونەکانتر هەویج پاک ئەەکەن و گشتان مەشغوڵن خەسەیشنەوەن خۆتان بناسێنن بە بینەرەکانمان. پەرستوو پاهڵەوانم معلمە شارسنەم مؤسسەی شەهریاران 3 ساڵێک کە شڕۆبەکاری کردگە قبل زەویشە کاریان ئەنجام داگەوە لێ بە ناو شەهریاران 3 ساڵە خەریکن 2 ساڵە حدودەن 2 ساڵە من ئەم گروهاش ناسم. چۆن بوو کە ناسینتان؟ مشکلی بۆ خۆم پێش هات لەو تەرێقەیەوەیش لەو تەرێقە واردە گروهەکە بووم و بە شوونەوە دامەماندا هاوکاری تە گروهەکە. خاتونەکان لێرە چاکەن غەزا دروستەکەین من یەکێ خۆم حامی حدودەن 5-6 نەفرێکم ڕەفیقم هەست حامی 30 نەفەرە خۆیشی خەیرە ڕەفیقمان هەست 15 نەفەرە هەروە بە تەعدادگەلێ محدودە کە بە هەر گروهێک دریاگان جامیان هۆشمانە پێیان و لە نەزەرە بە سەگەل مەعیشەتی کە لە جەشنگە ڕەمەزان و جەشنگە لە قوربان و جەشنە نۆرۆز تەهیەکەین بە سەگەل مەعیشەتیمان غێرەزەوە ئیزی لایفمان هەست بۆ سریک خانەوادەگەلێ کە معلولیان هەست معرفی حدودەن 59 نەفەر معرفی بە کەمپمان بووگە. یانە ئێوە جیا لەوەی کە جیاواز لەوەی کە جل و بەرگ و وەسایلی بێداشتی و غەزا و چێشت و ئەمانە دروستەکەن بۆ کەسانێک کە تووش یاری مادە سڕکەرەکان بووگەن و کەسانێک کە خۆیان سەرپەرستخانوادان مشکڵی مەعیشەتیان هەست ئێوە بازم لە حوزەی بازگەشتی شەکارەکەن یانێ خاتونەگەلێک و ئاغەگەلێک هاتووش یارە ماوادە سڕکەرگەلە بووگن و کارتۆن خۆن کۆمەکیانەکەن کە بێنەوە بۆ ناوجامە ئەیان نێرن بۆ کەمپ بۆ تەرک بۆ تەرک لە کناریانەوە هەن لە کناریان بژین کە ئێمە بوومانە بەرگەشتی بووە توانە بە 3 دەورە بەرگەشتی بووە یعنی هەزینەی 3 بار بەرگەشتە ئەو یەک نەفەریانە داگە تا هەڵگەڕێتەوە ناو خانەوادەی لە نەزەرە جەهیزیشمان بووگە نیازە جەهیزی خانەوادەگەل بووگە تەوەسط خەیرین تەوەسط خودم مؤسسە ئێمەش مؤسسەکەمان بە کۆمەکە مردمەوە پێش ئەچێ ئیترەگە بزانین ئیمکانی نەوێت شاید لە ڕووناو هەفتە خۆمان بتانین خۆمانیش هاوکاری بکەین لە تەهیە غەزای شتێکە وە لێ هەمیشە هاوڕێی مردم باعث پیشرفتمان بوو. دروستە فەرمونون ئێوە فەرمووتان کە بۆ کچانێکە بەرەو ماڵی بەخت خۆیان ئەچن جەهیزیە و وەسایلێکیشکە لازمە ئامادەیەکەن ئەمیشە هەر لە بواری اقتصادی و گەر فکری پێ بکەنەوە بودجە شامڵتان ناوی یانە بودجەتان پێنان وە خۆتان خەریکن خۆمان خەریکی خۆڕایی ئەم کاراکەن. بە خانمگەلەی چەند دەرسەد لە ئێوە خانمن لەم خەیریە و خەریکە فعالیەتن لە حوزەی کارەکەی هەستمان خانم هەست کە شاید ئەسەن حزوری ئایسە نەماوێت لە ناوم گروهە ولی بازم حامیە ئەو چەند نەفەرەکە هەست لە وەختە بەسەگەل مەعیشەتی ئێمە تەکیانە ئەرتباتەگرین و ئەو حامی ئەو چەند نەفەرە بووگە حتمما ئەدامەی هەست. چەندێک لە خانمگەلێکە خۆیان تووشێ مشکل و گیرروگرفت بووگەن دوایەوە کە حەل بووگە بەدەستی ئێوە کۆمەکتان کردگە هاتکنەسە ناو خەیریەکەەوە ئەوانیش هاوڕێ بووگن تەکتانە پێشە ئێستا شاید لە نەزەر مادی نەوێت لە نەزەر معنەوی بێ لێرە کارێک بکات من دانەی خۆم لەوانە بووم کە لە نەزەر معنەوی کۆمەکم گرت لەم موسسە مشکلێکە بۆ خۆم پێشات و لە نەزەر معنەوی ارتباطم کرد کە بەعدەز ئەوە توانیم هەتا خۆم وارە دەم گروهە بم و ئەو ارتباطمە ماندگار بێت. دروستە خاتون ئێوە وەکو خاتونێک بیرروڕاتان چەس سەبارەت بە خاتونگەلێکە احتیاجیان هەست بە کۆمەک و خاتونگەلێکە لە کناریان و حامی و پاڵپشتیانن ئایندەی چۆنەوێنن ئایندەی ئەم کارە خێرتانە چۆنەوێنن ئێوە کەسێک کۆمەکتان ناکات خۆتانە خۆمانین وەلە بازم چرا خەیرینێک هەست کە کۆمەکەگرین لێیان ئایا خەیرین کەمەوە نۆگن بۆ چەند لەم فاصلە فرەکەمەوە بووگە وەلێ بازم خواگەرێکی بێ دەم کار ئێمە هەر ئەدامەی خۆتان شناساییانەکەن ئەو خەیرینەکە ناخانەوادەکان بنەماڵەگەلێکە ئەگەیت کە کۆمەکیان کەن مشکڵدارن من مەسەڵەن من یەکێ خۆم
ئەو ارتباتەکە گردگمە چەند نەفەر شاگردگە تەوەسط هاوکارگەلێکە هەسم لە مەدارس حاشیە شارە ئەوانە شناسایی یەکەم تەک چەندان لە گروهکان هاوکارەکان ئەچین تۆشاکەین کارەکانی نوێنین انتخابیانەکەین خاتونێکە بێ سەرپەرستە خاتونێکە خۆی سەرپەرستی خانوادەست و خاتونێکە بەد سەرپەرستە تووشیار چ گیر و گرفتگەلێکە لە کۆمەلگای ئێمە فری لەم خانەوادەگەلێکە ئەوێنی بیشتریان لە نەزەر ماڵی مشکلیان هەست فرێکیشیان لە نەزەرە واقعاً بۆ بەراوردێ مشکڵاتی ئابوووریان کە حەلو فەسلی بکەن ئێوە چە لە دەستان تێت تا چەندێکە توان کۆمەکیان کەن ئێمە تا حدی کە توانیمانە لە نەزەرە بەسەگەل غەزاییە غەزاگەلە ڕۆژانەمان دو ڕۆژ لە هەفتە کە غەزامان هەست مانگ ڕەمەزانە مانگ هەفتەگەل ئاخری گر ڕۆژێ غەزامان بوو غەزاتان پەخشەو کردگە لەبەر ماڵەکانیان کردە بەر ماڵیان غێرە زەوانە بۆ کارتون خۆوەکانی شەمان برد بە غێرەزەوە بۆ کەمپەکان گەرمخانەکان زیاتر لە مۆرد گەرمخانەکان بۆمان گەرمخانەکان ئەمساڵ کە زمسانی فرەسەردمان بوو لەم زمسانە فرەسەردا خوایی فرێکیان ئیتر بێ سەرپەنا بوون ئەو بوو کە گەرمخانەکان شروع بەکاریان کرد لەناو گەرمخانەکان ئیسە هەزینەی غەزا یا غەزاگەلێک کە ئەتریاکەن واقعاً کەم و کەسری هەر ئەوێ ئیتر تەوەسطە مواسسەکە ئێمە شادژم فرێوقات غەزاکانیان حامی غەزاکانیان بینێنە غێرەزەوە کەوشیان بۆیان تەهیە کرد یانە جلوبەرگیشیان جلوبەرگیشمان بر بەڵێ ساپۆرت بوون لە حەزیشەوە کەوشیش بەڵێ جیا لە کەوش جلوبەرگیشتان ئەو کەسانە کە محتاج بوون و لیباسیان لازم بوو ئێوە ساپۆرتان کردگە خاتو پەرست و ئێوە وەکو خەیەرێ چ بربەستێک ها لەسەر ڕێگەتانە بۆ کەسانێک کە گەرەکتانە کۆمەکیان کەن یارمەتیان بە ئێمە خەیرینەکان خۆمان مەجبورین بە شۆن خەیرین بگەڕین ئۆرگانی خاصی هاوکاریمان ناکات خەیرین تەوەسط خۆمان معرفی نقطان ناوخۆتانە پڕجەمەکەن و کەسکەلێک شناساییەکەن کە تواناییان هەست و ئەتوانن پوڵ کۆمەکەن پارێک بنێرن یا لیباسێ تازە بسێنن مناڵێ حمایەتکەن چۆن ئێوە کەسانێکە یارمەتیان لازمە ئەیان ناسن لەکوێ ئەزانن واقعاً یارمەتی لازمە ارتباط تەگرین تەک مەدارسە حاشیە تەک شخصێکی پێمان معرفیە وێ گروهێکمان نسبە سوورەت بازڕەسی سەرکشی و خانوادەگەلاکەن مشکلاتیان ئەوێنین شناسایی ئەوەن بە دوماڵ مشکلاتەکانیان ئەگەڕین و هەل لە مشکلەکەیان کە ئایا هەست بنەماڵەی کە یارمەتی لازم بێت وەلێ لە جێگەی لە خەیریەگەل تریشە و کۆمەک بگرێ وەلێنە ئەو کۆمەکەوە شایانی بێ پس بەنابەرین ئێوەش تێن کۆمەکیکەن یا ئەژن نا چۆن ئەو لە لایکترۆ کۆمەکی پێدرگێ ئێمە تر ئەڕینە شۆندانێکتر خب ئێمە حتمما مشکلەکەیان کامڵن شناساییەکەین مەسەڵەن ئایسە کۆدە ملیە هەر شخصی بدرگی مشخصەوەیەکی لە ئۆرگانێکا کۆمەکیەکەن یانە ولی بازم ئەوێنی ئیزلافێکە بێزیستی تەهەیەکە شاید لە حەد کامڵە ئەو سەمانگ ئەو یەک نەفەرە نەوێ ئێمە مقداری ترەتانین کۆمەکیانەکەین و هاوکاریەکەین تەک بێزیستیش یعنی تەک ئەو ئۆرگانە سەرەکیێگەلەکە هەر وەزیفەیان ئەمەسا کاریان ئەمەسا کە کۆمەکی بنەماڵەگەل و ژنگەل و مناڵگەلێکن کە یارمەتیان لازمە ئێوەش لە پاڵ دەستیانەوە پاڵپشتی ئەوانەکەن و چۆن هەر ئۆرگانێک کرەکەم بتوانێت تا حدێک پس ئێوە تێن تەکمێڵیەکەن تەکمێڵیەکەن مەلێ بیشترە گەڕینی شۆن کەسگەلی کە واقعاً ژێر نەزەر هیچ ئۆرگانێک نەوێ ئێمە هەستمان کەسگەلێ بەد سەرپەرست بێ سەرپەرست هەن کە ئەسڵ واقعاً معرفی بە هیچ ئۆرگانی نۆبە تەوەسط ئێمە ئەسڵ شناسایی کردیاگە جا معرفیمان کردگە بە دانێک لە مناڵگە لە ناو مەدارس ئەسڵ معرفیمان کرد بە کۆمیتەکە فەکی ئەسڵ نۆ پس ئێوە لە بواری دەرمانی و پزیشکیشە پاڵپشتی بنەماڵەکانن مەخصوصاً داروگەل حتمما لە بواری دەروونناسیەوە چە کەسێکە ڕۆحی مشکلی بێ نەخۆشینێ ڕۆحی بێت
فرێ ئۆقات فرە پێشاتکە چۆن ماڵگەلێک کە واقعەن کارتۆن خەویانە سیاسەت پەرستە کارتۆن خەویان هەست گشتیان تووشێرم یانە نەتەنیا خۆیە ئەو یەک نەفرە بنە ماڵەکەیشی تووشیارە مشکلەکات ئێوە چ کارێکەکەن لەم بوارە معڕفیانەکەینە مەکانگەلی کە هەزینەگەل کەمتەری کە ئەگرن کە خۆمان سەیەکەین و هەزینەگەل لە بۆ ئەوەی کە دەرمان بن و خاص بن و خات و پەرست و ئێوە هەفتەی چەند ڕۆژ تێن لێرە غەزا دروستەکەن من لەم موسسەکە ئەمساڵ هاینە ناوە موسسە مەکانەکەمان مقداری بچووکترێکە هەفتەی دوو جلسە غەزامان بووگە لێ لە بازێ شرایطە پێش هاتکە سێ جلسە و چوار جلسەش بووگە ولی قبل از ئەمە ساڵگەل قبل مەکانەکەمان گەورە بووە سەن کارگەل فەرهەنگیمان ئەنجامەدا من خۆم حامی مناڵگەلێک کە مشکلە دەرسیگە لە خۆتان مامۆستای قوتابخانە بەڵێ بەد جیا لەوەی کە دانش ئامۆزەکان خۆتان خوێنەرەکان خۆتان هەست کەسانێکیش کە یارمەتیان لازم بێ پاڵپشتیانەکەن بەڵێ دقیقاً لە بواری دەرسیانەوە بەڵێ ئەی فەرمووتان خەیریەکەی ئێمە لەبارە فەرەنگی شەو کارەکە یانێ چی کارگەلێکی کردەوە خانمگەلی کە هەر سەرپەرست خانەوار بوون یا مناڵەکانیان کە عەلاقە بە هونەریان بوو خانمێک بوو کە کارێ سوختنەگاری لەبان چێوە ئەنجامێدا ئەو خانمە هاوکاریە کرد تەکمانە خانمێتر دەفنەواز بوو ئەوە هات هاوکاریە کرد ئاغایانیشمان بووە لە ناو ئاغەگەل کە سازگەلیان شناسایی سازگەلیان بوو سازگەلیان تەدریسەکە یعنی کلاسی ژەنیاریتان بوو گە بۆ مناڵەکان بۆ مناڵ بۆ خانەوادەکان بۆ خانەوادەکانیش ئەو کارە سوختنەگاریە باعث دەرامەتزایی بۆ دوو نەفەر کە خۆمان ئەزانین دوانیان کە ئیسا هەر کارەکەن لەسەرەوەی کە فێر بوو بن و ویسیشە کارەکەن ژیانیان هەر لەسەرەوە تێپەڕەکەن تا حدود فرە خاسە ئەی ئێوە فەرمووتان ئێرە مەکانێکە کە خۆمان گردگمانە و مەکانەکەمان نسبەت بە قەبل بووچکترە یان نسبەت بە جاران خۆتان کرایەیان یانێ ئەوە نییە کە لە جێگەیکۆ ئەم ئاشپەسخانەتانە گردوێت خۆتان پێیاتان کردگەمان پێمان کردگە نەت هیچ ئۆرگانێ لە پیاکردن ئەم مەکانە یا هەزینەکە لە مەکانە هاوکارینەوەکە تەوسطە خۆد مؤسس و هاوکارگەلێکە لە ناو ئەمە خێریە کارەکەن خانمگەلێک لە ناو خێریە کارەکەن هەزینەی جارەکانی دەبێت وەکو خەیرێ قسەی ئاخری ئێوە بۆ مردم چەس حەزەکەین واقعەن خێرگەلێک کە وجودی هەست ناو شار دروستە بازە کارگەلە کە لەم دەورە ئەنجام دریا باعث بوو خێرینەکان کەمەوە بدەن ولی ئەگەر مەکانگەلی ئاوا ئەشناسن واقعەن هاوکاری بکەن کە کارەکان ئێمە زووتر پێش بشێ یا کارەکان ئێمە بیشترەوە بێتەوە ئێمە حەزەکەین هەم لە کار فەرهەنگیەکە هەم لە کارە هۆنەریەکە هەم لە غەزا دروستکردنەکە هەم مؤڕەفی بە کەمپەکانمان بێت ئەگەر هاوکاری بکەن مەردمە شارمان بیشتر کارەکان ئێمە پێشەچێ بەپێی ئامارەکانی حکوومەت ڕێژەی گیرۆدەبوون بە مادە سڕکەرەکان لە پارێزگای سنەدا 8.2% واتە 21,000 محتاج لەو پارێزگایەدا بوونیان هەیە کە بەپێی هەندێک ئاماری نافەرمی گیرۆدەبووان زۆر زیاترن لەو ڕێژە زۆرەی گیرۆدەبووان بەشێکیان بێ ماڵ و حاڵ و کارتۆن خەون و شەوانە یا لە پارکە چۆڵەکانی قەراخشار و یا لە گۆڕستانە کۆنەکانی نزیک شار دەمێننەوە کە لە ناویاندا ژن و کچولاو و بەتەمەن دەبیندرێت ئەو ڕێژە زۆرەی گیرۆدەبووان و پەرش و بڵاویان لە ناو شارەکەدا ئەرکی ئەو گروپە ژنە خێرخوازانەی قورستر کردووە و بە جۆرێک جگە لە ئامادەکردنی خواردن و بەرگ و پێڵاو و پێداویستی بێهداشتی دەبێت ماندووبوونێکی زۆریش ببینن بۆ گەیاندنی هاوکاریەکانیان.
ئێستا ئەماشێ کێ غەزاکان وەختی ئامادە بوو دەمی کەژا برنج و شتەکەتان بەسەبەنی بکەن ئەمە حەدەقەلەکەی شاید ساعتی متر کە هەوا تاریک بێت بۆچە هەواکەی تاریک ئەوێسن تا هەوا تاریک بێت و بە خاطرەوە کەشکلێک هەن ئێمە ناتوانین مەسەڵەن غەزا بۆی نەبەر ماڵیان یا بێن پێیان بەسەکانیان پێبین کە چکێ شاید پێیان ناخۆش بێت شناسایی بن لەبەر چاومردم و خۆ ناخۆشایاندا بعد کارتۆن خەوەکانی شۆ تێنە دەرەوە بەبوونەی ئەوە شەو ئەیوان پەخشی ئەەکەنەوە بەڵێ هەفتەی چەند جارەیەوە غەزا حازرەکەن هەفتەی حەدەقەل 4 سێدەها بەستگیز خۆب کە وەسایلەکان تەهیەکەینەوە پەخشیکەن و دروستیکەین و خەریتکەین و کۆلن هەرچێشتە ئەنجام بین و دروستیکەین. بەڵێ بینەرانی خۆشەویست هاتکینە سەخەمەت خاتونێ خەیرێکی تر هەروە کە دیتان ئێمە سەرکەشی غەزاکانمانە کرد غەزاکان زەحمەتیان کێشاگە دروستیان کردگا ڕشتە پڵاویان دروست کردگا کە ئێم شەو کە غەزاکان دەم کێشێت برنجەکە دەم کێشێت ماتڵن غەزاکە حازر بێت بە سەبەنیەکەن و پۆرسپۆرسیەکەن و ئێواران کە هەوا لێڵ بوو هەوا تاریک بوو بیوان پەخشیکەنەوە لەبین کارتۆن خەوەکان و دوایەوە لەبین کەسانێکە خانوادەگەلێک و بنە ماڵەگەلێک وە یارمەتیان لازمە. با من مێمانەکەشمان پێتان بناسێنم لەگەڵ خۆی وتوێژەکەمان ئیدامە بین. من میترام بعد کە پێژم چەند مدەتێکە هاتکمەسەنەوە چەند وەختە هاتکمەسەنەوە یەک ساڵێکە هاتکمەسەنەوەم گرۆ خەیرە ئەم خەیریە شەهری یاران بعد خۆشم مشکلگەلێکم بوو کە ئاشنا بووم تەکەم یعنی لە تاریخ ئەوەی کە بەخاطر ڕفع مشکلەکەی خۆتان بوو ئێوە ئاشنا مشکلم بوو بعد هاتم کە وارد ئەم گرۆهە بووم و کە ماندگار بووگم کە خۆشم کۆمەکەکەم لە هەفتە چەند ڕۆژی تێن بۆ ئێرەکە کۆمەکەکەن تەک خانمەکانە چێش دروستەکان پەخشیەکەنەوە کلن خەریت کلن لە سندن و پاکردن و هەرچیشتە ئەنجام ئاین و دروستیەکەین و بعد کە هەوا تاریک بێ پەخشیەکەینەوە. بەڵێ فەرمووتان ئەوێسین تا هەوا لێڵ بێت دەی هەوا لێڵی چۆن ئەم کارتۆن خەوگە لە پێیاکەن جێگەکانیان ئەناسن ئەگەڕین خۆ وەختس لە جێگەگەلێکە جەمەون و چازام لە ناو تایلا لە چوەڕای سیروزە لە هەر جێگێکەوە بزانین تر جەمەوەن و خۆمان شناساییانمان کردگە مەسەڵەن جێگەکانیان ئەزانین ئالوونەکەکانیان ئەناسن لە کوێنەی شارە و ئەزانن چه ساعتی تێنە دەرەوە خۆلن هەوا تاریکەی و کارتۆن خەوەکان ئەوان ئێوە ئەناسن بەڵێ کە بڕن بۆ لایەن ئەزانن ئێوە چوون کە تێن چۆن ئەوە ناینەتە کەسێکە قسە بکەن نین وەێ خۆ لێ ئێمە وەختی ماشینەکان ئەشناسن و پەخشیەکەینەوە ئەزانن جیا لەوەی کە چێشتیان بۆ حازرەکەن و ئەیوەن بۆیان چ کارگەلێتتر لە دەسێوە بەرتیان جامی بن ئێمە کەسکەلێک ساڵمەند چازانم کەسکەلێکی خانەوادەگەلی بێبزاعەت بە سێمایشەتیمان هەست پەخشیەکەینەوە لەو بینیانە وەک ڕۆن وەک برنج وەک ڕۆب ئەرێ ماوەت غەزایی بات ساڵمەند کێ پەکێ بهداشتیان بۆ ئەوەین بعد ئەوەی کێ غەزایش پەخشەکەینەوە چازانم کە نیشکەلێکە وێنین فەراری بووگن کۆمەکیانەکەین ئەزانین مۆتاتەکەن ئەو کچێکە لە ماڵ دەرچووگە خۆ خۆمان نزیکیەکەینەوە ئەزانین کێ دختەرێ فەراریە کە نیشکی فەراریە بعد ئەزانین کە مۆتات بووگە ئەی وێنەکەم بە حەزینە ڕازیەکەن کە بیوەنەکەم تێکیانە قساکەین ڕێ بە قسەکردن وەختێک ئەوێنن لە ماڵە فەراری نیسە بە هەر دەلیلێ بە هەر دەلیلێ لە ماڵە فەراریان خۆ کۆمەکیانەکەین پرسیکتانە زانیکتانە ئەوە تێکیانە سەر و کارتان هەست بە چه دەلیلێ فرەتر لە ماڵە و دەرەچن بە چه دەلیلێ بە دەلیلەکە نازانیتر خۆ مشکڵاتکە لێ خاسە خۆیان هەست ئەوانیش بە هەر کەسێک نێژن کە ئێمە بە چەند دەلیل دەرچووگین بە بۆنەوە هەسییادیەوە بۆ لای خانەوادەیان وەختێک ئەتیادیان نەوێت خۆ 100% پاکەوە بنەوە ئەچنەوە ئێوە کچانێک ئەوێنن خاتونگەلێک ئەوێنن لە ماڵ دەرچوون ئیسە بەهۆی ئەتیادە بەهۆی ئەزێت و ئازار و تونند و تیژی دژ بە خۆیان بووگە ئەم کچە پێش هاتکە لە دەرەوە تووشی مادە سڕکەرەکان بوو بە کۆمەکی یەکەن کە پاکۆ بێتەوە بۆ ناو کۆمەڵگا ئەو بنەماڵە ئەو کەنیشکیە دوارە گەرەکە یان نا ئەژێ نایتر تۆ کەنیشک من نیت
خۆم خانمێک بوو کێ کۆمەکیم کرد مناڵیش بوو یانە ئەو مناڵ بوو من خۆم بە حقیقت ناڕەحەت بووم بۆی خانوادەی گەرێکیان بوو ها مەصرف کننده بوو پاکەوە بووە و خانوادێکی گەرێکیان بوو لێ باوکی چۆن متەسفانە کەنیشکەکەی ئەفرۆشت حتا زەنگی بۆی ئەدا کێ بێرۆ ئەیوت خۆم مێڵا بچمەوە یانە 3 مانگ لەما خۆما بوو هۆشم پێ بوو وەک مناڵ خۆم هۆشم پێ بوو ئیسە خۆشبەختانە بهترین زیندگی هەست ها لە خارەجە خانوادێک بە قبولیان کردگەکی هەم لە ڕۆستران خۆیانە کارەکە لە تورکیا هەم بەلایەنەوە زیندگیەکە بهترین زیندگی شکر بۆ خوا شکر بۆ خوا بەڵێ بەداخەوە پێشتێ خانەوادەکە خۆی ئەوێتە باعیسەوە کچەکە بڕێت و ئەو کچە خۆی بە بۆنەیەوە عەزێتنەوێ بچێ هیوادارم لەم شتگەلە کەم بژنەفین و ئەم شتگەلە هەر نەمێنێت لە ناو کۆمەڵگای ئێمە ئێوە جیا لەوانە کۆمەک بە ژنان و پیاوانێکیش ئەکەن کە بە ساڵاچووگن چه کارگەلێکیان بۆکەن ئایا هەر غەزایان بۆ ئەوان بەسەی بەهداشتیان بۆ ئەوان دەرمانیان بۆ ئەوان پزیشکیە چۆنە هەم وتم هەم مایشەتیان بۆین هەم دەرمانیان بۆین هەم پەیکیان بۆین بعد كلن احتياجاتي رفع كاين تحدد توان خمنت احتياجات لكوينا ايوا ام بالبشتي مالي تانا لكوي بدستير اما خير مانس يعني هیچ ئورگانێک جێگەی کۆمەکتان ناکە خەڵک کۆمەکەکان خەیر مانس دروستە تا چەندێک تا چ ڕادێکەوە دەستان بازە کۆمەکی خەڵکی بکەن کە بەنیاز ئەمە خەیر مانس حدەقەلەکەی مەسەڵەوە نییە بێژی 1 دانە و 2 دانە و 3 دانە خەیر مانس کۆمەکەگەن خەیرەکان چۆن بە ئێوە ئتمینانیان کردگاوە چۆن بووگە تا ئێرە کە ئێوەیان ناسی گەوزانی یانە ئەرێ ئەم خاتونگەلە ئەم پیاگەلە لە پاڵیەکە و خەریکن کۆمەک بێ سەرپەرستەکانەکەن خۆیان تێنە جەممان هەان خۆیان هەان لامانە بەت ئەمە خۆشمان کەسکەلێک بزانین کێواخان احتیاجی هەست ئەچین تاقیقەکەین ئاشناوین تێکیانە وەزعیەتی زیندگییان بوێنین ئەیا هەر پاڵپشتیەکانتان ماڵیە یانە تێن لە پاڵیشتانە کار بکەن کاریشەکەن لە کناریشمانە کارەکەن چەندێکە ئێوە دەستان کردگە بە کاری خەیر من حدودەن 1 ساڵە نزیک بە 1 ساڵەکە هامنەوە ئەم گروها ئەگەر بازم ئاشنابنەوە بازم ئەم کارە ئەی بازم یارمەتی ژنێک ئان کە لە ماڵ دەرچوو بۆ تووشی مادە سڕکەرەکان بووگە و ئێژن هەر خاسی شۆ ناوێ خۆشی نێگەرەکە بێتەوە ناو کۆمەڵگا من تا ئەو جێگە من یەکی خۆم بە هێن خۆم حەت خۆم توانە خۆم بە دڵ و بەگیان کۆمەکیانەکەم دێ ئەو خاتوونەشات نەتوانێت توانایی نەوێتەوە یا خۆی نێگەرەک بێ دووارە خاسە و بێتەوە ئێمە دانیشتێکیان نەقساگەین مشاوریان هەست خۆیان لە کەمپا مشاور ئێوە دوارەوە کۆمەکەکەنەوە ئێوە دوارەوە نەپاڵپشتیان 100% کۆمەکیان کچەکان کە پاکۆبنەوە ئەیانوە نەکوێنە ئێوەنە کەم دوای کەمپ خۆ بێتر بەستگیەس ئەگەر خانوادیان قبولیانکەن کێشنەوە ناو خانوادەی خۆیان ئێمە گەرم خانەگەلێکمانەس لە سنە بوو کەسانێکە خانوادەش قبولی ناکالێنە ژیانیان تێپەڕەکەن وە لێ نایەڵەن کەس بیان وێنێ ئێوە چۆن کۆمەک ئەوان ناکەن یانێت تاوان خۆیان کۆمەکیانەکەنی ترە و گەرم خانەگەلە خۆیان کۆمەکیانەکە بۆ بەحسی دەرامەدی و ئابووریان چاکەن ئەو کچانە تۆشەکە ئەو گەرم خانەگەلە فقط شەوگەلە تاوە جێگەت خەبەرم بێ فقط شەوگەلات ئەتوانن بخەفن لێنا جێگە خەویانە فقط ئازاد ناتوانن لێنە لێرە ئێوەم خاتونتانە ڕازی کردگە بە زۆر و زۆرداری و لەم تەرەف ئازمایشگا و دکتور و پزیشک و کە بڕێت لێنە ئازمایشێ بات و بەڵێ ئەو تایمێ دوگیانی خۆیە بە سڵامەت تێپەڕکات دوای ئەوە ئەو مناڵە تێرێتە دنیا مناڵەکە چی پێچێ ئایا ئەو دایکە و مناڵە ئاچ پێچان گەرەێکێ چەپکا بە مناڵە قەتەن ئەم دایکە هیچ وەخت ڕازی ناوێت کە ئەو مناڵە لە خۆی جیا کاتەوە
هیچ فەرقێک ناکایسە کە ئەو یەک نەفرە حتا ئەگەر معتادیش بێت دایک دایکە ئەسڵ ڕازی ناوێ وەلی خۆب ئێمە بە خاطر ئەوە کە سڵامەتی ئەو مناڵە نەکەفێتە خەتەر ئایندەی لە خەتەران نەوێت بازەم کە وەک ئەو دایک و باوکە بە ئەتیادا بکێشکێت بە هەر جۆرێ بووگە ڕازیان نەکەین و ئەو وەختە ئەچین لە ئۆرگانەکان تەقازا ئەەکەین وەک بێزیستی کە بتوانن حمایەتمانکەن و ئەم خانمگەلە ئەو مناڵە کە بە دنیا تێرێت تەحویڵی یعنی مناڵەکە ئان بە پەروەردشگا بێزیستیارتە تحت حمایەت ئەوە لە دایکەکەی ئەسێنەوە بەڵێ دێ ئەم پرۆسە کارێکی زۆر سەختە تاقەتی گەرەکە و تاقەتی گەرەکە زمانی گەرەکە واقعان کە تا ئەم مەراحلە تێبێت هەروە بە ڕەحەتیش ئەنجام ناوێت دروستە فەرمونون ئێوە وەکو خاتوونێک کاتێکە خاتوونێک ترەوێنن کە تووشیارێ ئەم گرفتاری گەلە بووگا ئایا ئەزانن لە کوێنە خەرجی خۆی دەرتێرێ ئەم خاتونە تووشیارێ مادە سەرکەر بووگە لە ماڵ چووگە دەرەوە هیچ پشتیوانێکی نییە هیچ پاڵپشتێکی نییە لەکوێ خەرجی نیەسی وەڵا ئەمانە ئەکسەرەن گشتیان یا بەد سەرپەرستن یا خۆیانەوە خاتونێک لە ماڵ چووگە دەرەوە ئاوارەس ها لەناو قۆرستانێکە تایلێکە ژیان خۆی تێپەڕەکات هیچ پاڵپشتێکی نییە لەکوێ پۆڵی گیفان خۆی لەکوێ خۆی هەر لە تەرێق ئەم موسسەگەلەوە لە تەرێق ئەم موسسەگەلەوە ئێمە ئەتوانین ئەمانە شناسایی بکەین و وەخت کۆمەکیان بکەین نەتەنها بە یەک موسسە هین ناوێت ئەمە ئەشێمە لە کل موسسەکان کۆمەک بگرین ئایا دیکتانە خاتوونێک بەداخەوە خاتوون گەلێکمان هەست کە هەراوە بەم ڕەوشە زندگیەکەن و ئەمە ژیانیان ئاوا تێپەڕەکەن بەڵام پوڵی گیفانی خۆیان یا ژیانی خۆیان لە تەرێقەوە کە ناو زبڵەوە شخاڵە بگەڕن پوڵ خۆیان پیا ئەەکەن لە فرۆشتنێ چوارتی کە مەسەڵەن وەسیلێ ناو شخاڵە پیاەکەن و ئەم شتکە لە وەلێ تۆ خاتوونێکە وا بیوێنی ئەوڵ شتێکە تێتە بیرت ئەوڵ شتێکە تێتە دڵت چەست حمایەتکردنە واخان ئەشێ ئێمە حمایەتیان کەینم جۆرە خانمگەلێک کە ئەوان نیازمەندن ئێمە ئەگەڕین خەیریان بۆ پیاکەین بە بیر و باوەڕێوەش پێشتێکە خاتوونی لە ماڵە وەرگێچێتە دەرەوە بە نظر من ئەوەسە کە یا دایک و باوکی ئەتیادیان هەست یا کە فرعزیەتیان ئەەکەن کە ئەبوو جۆرە ئەوەرگن لە ماڵ و خانەوادەی خۆیان خاتوونێ بووینی شەوێکە غەزایك ئەوەی پەخشیەکەی تۆتەک خاتون و ئاغەگەلێکە خەیرن خاتوونێکە وێنی تازە لە ماڵ چووگە دەرەوە چاکەیت تازەتێکی قساگەی پێ بڵێ ئەمانە کرد ئابۆ جۆرە تازە هاتنەسە دەرەوە ئەچین تێکیان ناقسا ئەەکەین لە تە خانەوادەیانە ئەگەر خانەوادەی بێ واقعانە چین تە خانەوادەیانە قسە ئەەکەین لە تە خۆیانە ڕازیان نەکەین جۆری لە تێکیان ناقسا ئەەکەین کە واقعان بگەڕێتەوە بۆ ماڵ خۆی لەوە کە خاسترێکە لە ناو خیابانە بێت و بێتە کارتۆن خەوە هەزاردانە بەڵا بێتە سەریە ئەگەر خاتوونە پێیاکەن کە جوانێکە حەڤە ساڵیە تووشێ مادە سەرکەرەکان بوو بە سریک اتفاقاتی بۆ پێشاتکە سری گیر و گرفتی بۆ پێشاتکە ئێوە چە لە دەستان دەرتێ بۆیان ئەنجامی بن ئەمە هاتکە بەسەریە وەلی جوانێکە گەرەکتانە حەلیکەن بۆی چاکەن وڵای ئەمە فرەفرەیانێ ئەکسەر شەوگەل ئەیان وینین ئەکسەر شەوگەل چۆن ئێمە ئێرتباتمانەستێکیانە ئەم غەزا کە ئەوەین ئەینە دەستیانە و ئەکسەر شەوگەل کەنیشک خانممان دیگە کەنیشگەل جوانمان دیگە 12 ساڵمان دیگە کە لەناو ئەم پارگەلە لەناو ئەم زیارەتگاگەلە گشتی سەرگردانە گشتی تووشی ئەم مواد مخدراتکە لە تێکیان ناقساکەین ڕازیان نەکەین ئەژین بەشکەم هەر جۆرێک بووگە دوور بگرێ لەمە حتا بە کەمپەکان معرفیان نەکەین ئێمە بە نەزەر ئێوە دانێ خاتوون کی پاڵپشتیە خاتون معموڵەن دایک و باوکی پاڵپشتیە لە دایک و باوک گەورەترین پاڵپشتی هەر خاتوونێک خۆیە بە تایبەت لە کوردەواری خۆمانە من ئەمە بە تەکی دێژم پاڵپشتێ ئەوەڵ و ئاخر و تەنیا پاڵپشتی هەر خاتوونێک خۆیاوە جیا لە هۆشخۆی بێت ئەشێ هەر خۆی هۆشخۆی بێت بەڵێ وەجیا لە دایک و باوکی وە مهمترین پاڵپشتی خۆی خۆیە لە کاتێکدا کە لەناو کۆمەڵگادا بە چاوێکی سووک لە گیرۆدەبوانی مادە هۆشبەرەکان دەڕواندرێت بەڵام ژنانی خێرخواز
بە گەیاندنی کەلوپەلی بێهداشتی و خواردن هەم هەوڵ دەدەن بۆ سەلامەتی ئەوان و هەم بە تێرکردنی زگیان وا دەکەن لە دزی و تاوان دووربکەونەوە و ڕێگەیان بۆ خۆش دەکەن بۆ گەڕانەوە بۆ ژیانێکی ئاسایی و ناو کۆمەڵگە.